والله خۆشەویستان ئەچمە لای تەوەریەمڕۆی پرۆگرامەکەمان قسە لەسەر پەرتووکی زمانی یەکگرتووی کوردیەکەم کە جارێکی تر ئەم کتێبە چاپ کراوەتەوە. چاپی یەکەمی ئەو کتێبە نزیکەی نیو سەدە لەمەوبەر بڵاو کراوەتەوە و ناوەڕۆکەکەی هەوڵدانی نووسەرەکەیەتی بۆ هێنانەدی زمانی یەکگرتووی کوردی. دکتۆر جەمال نەبەس خاوەنی خەرمانێک لە بەرهەمی مێژووی ئەدەبی و زانستی و هەروەها ڕۆژنامەوانی و زمانەوانیە لەو بوارانەدا خزمەتێکی یەکجار گەورەی کردووە بە دەوڵەمەندکردنی کتێبخانەی کوردی. دەربارەی ئەم کتێبە و ناوەڕۆکی ئەم کتێبە و دووبارە چاپکردنەوەی ئەم پەرتووکاکەم لەگەڵ زۆر بەڕێز دەوەن معروف بەڕێوەبەری ڕێکخراوی ڕۆشنبیری جەمال نەبەس. کاک دەوەن بەخێربێی بەخێربێی سەرچاو. زۆر سوپاس دەکەم. چاپی یەکەمی ئەم کتێبە نیو سەدە بەر لە ئێستا بووە. بۆچی لە ئێستایا جارێکی تر چاپی دووەمی ئەم کتێبە بڵاوەکەن و بە هەمان ناویشەوە؟ ڕاستە کتێبی زمانی یەکگرتووی کوردی یەکێک لە تاقانەترین کتێبەکانی کتێبخانەی کوردیە. هەوڵێکی دڵکارانە و دڵگەرمانەی مامۆستا جەمال نەبەسە سەبارەت بە زمانی یەکگرتووی کوردی. لەبیرمان نەچێکە لە ساڵانی پەنجاکان تاکو ساڵی 1956 مامۆستا جەمال نەبەس لە دوای ئەوەی کە زانکۆی بەغاتەواوەکە دەبێ بە مامۆستا لە دوانەوەندی موسەڵا لە کەرکووک لەوێ بیرۆکەی ئەوەی بۆ دێکە پێویستە شتێک هەبێ کە سەبارەت بە زمان بێ زمانی یەکگرتووی کوردیە. لە 56ەوە هەوڵی دڵکارانەی یاوە بۆ ئەوەی کە ئەم کتێبە سەرکەوتوو بێ لەسەر زمانی کوردی لە لە هاوینی ساڵی 57 دەیگوازنەوە بۆ شارۆچکەی زوبێر لە خوار بەسڕە. لەوێ چوار کتێب بەرهەمەهێنێ. کتێبی یەکەمیان لالۆکەریم وەرجێڕان هونەرە، پاڵتۆ لە زمانی ئینگلیزیەوەی کابە کوردی و پاشان گەرداوە کشکی سپید لە ئینگلیزیەوە کابە کوردی. ئەم کتێبە یەکێکە لەو کتێبانی کە گرنگی و بایەخی تایبەت بەخۆی هەیە، چونکە هۆکار و دەرەنجامەکانی بوونی زمانی کوردی بە تایبەتی لەو سەردەمەیە لە سەدەی 20 واچینە سەدەی 21 کە هاتۆتە پێشەوە. ئێستاش ئەمە بۆتە سەرچاوەیەکی زانستی ئەکادمی زۆر گرنگ، چونکە ئەگەر بێت و ئێمە ئاوڕێکی زۆر خێرا بینەوە لە مەسەلەی زمان. بۆ نمونە فەیلسوفی ئەڵمانی مارتن هایدگر دەڵێ زمان ماڵی بوونە. بۆیە مامۆستا جەمال نەبەس لە ڕاستیە لەو گۆشەنیگایەوە سەیری کردووە کە ئەگەر ئێمە زمانمان نەبێ، زمانێکی یەکگرتوومان نەبێ، کەواتە ماڵیشمان نییە. بۆیە خەمی گەورەی ئەوە بووە کە ئەم کتێبە سەر پێ بکەوێت. لە پێشەکی کتێبەکەیە بۆ خۆی ئاماژەی پێداوە، دەڵێ لە ساڵی 1974 کتێبەکەم تەواو کرد. نردبووی بۆ کۆڕی زانیاری کورد ئەو سەردەمە وەڵحاڵ یەکێک لەو هاوڕیانە کتێبەکەی ون کردبوو. لە دوای چەندین نامە و چەندین ڕاستپادە کتێبەکە نەدۆزرایەوە. جارێکی دی مامۆستا هاتوۆتەوە خۆی نووسیوێتیەوە لە ساڵی 1976 600 دانی لێ چاپ کردووە بە تەنها لە ئەوروپا بڵاوبەتەوە. ئێمە وەکو ڕێکخراوی ڕۆشنبیری جەمال نەبەس هاتین جارێکی تر وەک ئامانەتێکی زانستی، خۆی شتە گرنگەکە ئەمەیە، وەک ئامانەتێکی زانستی باوەڕ پێکراو کتێبە کۆنەکەمان وەکو خۆی داناوەتەوە و پاشان هاتوین بەڕێنوسە تازەکە کتێبەکەمان جارێکی کە نووسیوێتەوە وەکو خۆی دامان ناوەتەوە. ئەمەش لە ڕاستیە هەوڵێکی دڵکارانەی دوو کەسایەتی زۆر گرنگی ئەم وڵاتەن ئەم شارەن، مامۆستا ڕێبوار حەمەد تۆفیق لەگەڵ هاوسەرەکەی دڵسۆزخان ماوەی ساڵ و نیوێک خەریک بوون تاکو ئەم کتێبەیان گەیاندە ئەم کاتەی ئێستا، چونکە ڕنج و ماندووبوونی زۆری ئەوێ کە تۆ بتانی یەکێک لە تاقانەترین کتێبەکانی کتێبخانەی کوردی بخەیتە سەرپێی خۆی و خوێندکاری ئێستا سوودی لێبینێت، چونکە زمانی کوردی لە زانکۆکانی کوردستانە پێویستی بەم کتێبە هەیە.
کتێبێکە بە ئامانەتێکی زانستیەوە بە بیرێکی زانستی بە عەقڵێکی زانستی بە هەوڵێکی زانستیانە نووسراوە چونکە هەموو ئەو هەڵەوکەم و کوڕیانەی کە ڕێگر بوون لە بەردەم زمانی یەکگرتووی کوردیە مامۆستا جەمالەوە خاتە ڕوو بۆ نمونە ئایدۆلۆژیا سیاسی کۆمەڵایەتی زمانەوانی و مێژوو ئەمانە کارێکی وایان کردووە کە زمانی یەکگرتووی کوردی دوا بکەوێ ئەم لە ساڵی 1974 پێشەکی بۆ کتێبەکەی نووسیوە بەڵام کتێبەکە وەکو وتم ئەندامێکی کۆڕی زانیاری کورد ئەم کتێبە ونەبێ لەلای و پاشان لە ساڵی 76 چاپی دەکاتەوە ئێستاش کە ساڵی 2024 50 ساڵ تێپەڕەبێ بەسەر بڵاوبوونەوەی ئەم کتێبەیە بۆیە بە ئەرچێکی باشمان زانی کە ئەم کتێبە جارێکی دی چاپ بکەینەوە بۆی خوێندکارانی کورد لە بەشی زمانی کوردی سوودی لێبێنن گرنگی ئەم کتێبە لەوایە کە پێش مامۆستا جەمال دوای مامۆستا جەمال نووسەرێک نهاتوو ئەم خەمە گەورەیە لە کۆڵ بگرێت بۆیە ئەم بەردە قورسی بە تاقی تەناناوەتە شانی خۆی هەرچەنە بۆ خۆی لە پێشەکی کتێبەکە دەڵێ دوو کەسایەتی هەوڵی جدیان هەبووە بۆ ئەوەی کە زمانی یەکگرتووی کوردی پێشکەوێ یەکەمیان مامۆستا تۆفی واپیبەک دومیان دکتۆر عەزیزی مستەفا ڕەسوڵ تەمەنەوانە لەگەڵ دکتۆر عەزیزی مستەفا ڕەسوڵە هاوڕێتی مناڵی بوون و دوایەوە زانکۆی بەغا و دوایەوە بەیەکەوە بوون لە دوایەوەی کە دکتۆر عەزیزی نەچێ بۆ ڕووسیا بۆ خوێندن ئەمانە دابڕێن بەڵام زۆر ڕازی بووە لەو پرۆژەی کە هەمان ئەو پرۆژەی دکتۆر جەمالە کە هەوڵی باش بدرێ بۆ ئەوەی کە زمانی یەکگرتووی کوردی بخێتە سەر ڕێشکی خۆی چونکە مامۆستا جەمال خاتە ڕووەڵێ زازایی هەورامی و هەروە بێتەوە شەباک و ئەو زمانە ئەو شێوەزارانی کە هەن لە کوردستانە ئەوانش بەشێکن لە زمانی کوردی بە هەموو ئەم شێوەزارانە ئێمە دەتوانی زمانی یەکگرتووی کوردی دروستکەین بۆ نمونەی وڵاتی چۆکو ئەڵمانیا هێنێتەوە من بۆ خۆشم بەندەی بچووکتان کە لە ئەڵمانیا ژیاوم ئەڵمانیا 16 مقاتعەیە 16 ناوچەیە ئەم ناوچانە هەریەکەیان بەپێی دیالکت و زاراوی خۆیان قساکەن من لە منتیقەی باتڤێتوبێک بووم بایر لە تەنیشتمان بوو باتڤێتوبێک شێوەزارێکی خۆی هەیە بایەرەکان شێوەزارێکی خۆیان هەیە باباریەکان شێوەزارێکی خۆیان هەیە بۆیە کە لە ناویەکە قساکەن بە شێوەی بایری خۆیان قساکەن خانەوادەیەک لەمنا بە هەمان جۆر وەکو شێوەزاری خۆیان قساکەن بەڵام کاتێکێتە سەر مەسلەی زمانی ستاندارد ئەوان بەو زمانان کە پێوتێ هۆخ دۆیچ بەڵێ بەو زمانەیە کە پێویستە هەموو ئەڵمانێک پێ بنووسێ نمونەیەکی ترمانەیە کە سویسرایە وڵاتی سویسرا 4 زمانی تایە لە ڕاستیە زمانی ئەڵمانی زمانی فەڕەنسی زمانی ئیتالی و لە هەمان کاتیشە لە شاری سەنگاڵن لە باکووری سویسرا شارێکی بچووکمانەیە سنگاڵنی پێڵێن ڕۆمانیەکان لێ ڕۆمانی قساکەن بەڵام وەکو زمانە ستانداردەکە لەسەر دراوی سویسری لەسەر هەموو شتێکی ئەو وڵاتە بە 3 جۆر زمان نووسراوە بەڵام گرنگیە دەن بە زمانی ستانداردی خۆیان هەرچەند ئەوان شێوەزارێکی خۆیانەیە کە کەس لیان تێناکە مامۆستا جەمال نەبەس دەڵێ ئێمە ئەم هەموو شێوەزارە دەوڵەمانمان هەیە ئەبێ هەوڵ بین کە شێوەزارەکان بکەین بە یەک بۆەوەی بتوانین زمانێکی یەکگرتوو لە پاشە ڕۆژا دروستکەین چونکە بۆ ئەوەی دوژمنەکانمان پەلامارمان نەدەن و بەسیەتی ئێمە بپارڕێنەوە بڵێ زمانی کوردی هەژارەڵێ نەخێر زمانی کوردی ئەتوانێت شان با لە شانی ئەو زمانی کە لە ناوچەکە هەن تەبەن بۆ خۆی لە ساڵی 1960 کتێبێک چاپەکە بە ناونیشانی سەرەتای میکانیک و خۆماڵەکانی مادە ئەم کتێبە هەچی دەستەواژە لاتینی و ئینگلیزی هەیە هەمووی کردۆ بە کوردی و ئێستا ئەو دەستەواژانە لە خوێندگاکان لە زانکۆکانە خوێندێ بۆ نمونە قەبارە بارستایی قوچی ئەوە کتێبێکی ترە بەڵێ لەناو ئەم کتێبەیە لە پێشێکی کتێبەکەشە و لە دوجار شاگەڕێتەوە سەری باسی 3 کتێبەکە کتێبی یەکەمیان خوێندەواری بە زمانی کوردی نووسینی کوردی بە لاتینی لەگەڵ سەرەتای میکانیک و خۆماڵەکانی مادە لەم 3 کتێبە
سوودی بینیوە بۆی بتوانێت ئەم کتێبە بخاتە سەر پێی خۆی و لە ڕاستیە لێو ناشارمەوە شەڕی گەورەی کردووە لێرە چۆوە بۆ لە هاوینی ساڵی 1956 چۆ بۆ سووریا لەوێ کۆمەڵێک لە نووسەرانی ئەوی بینیوە بۆ نمونە لە ڕۆژاوای کوردستان خوا لێ خۆش بوو عوسمان سەبری بۆتانی بینیوە ڕۆشنخانی بەدرخانی بینیوە لەگەڵ ئەوان دیالۆجی کردووە کەوتونەتە قسەکردن بۆ ئەوەی کە ئەم هەوڵە بکەوێتە سەرپی خۆی زمانی یەکگرتووی کوردی دروست بکرێ هاتۆتەوە چۆ بۆ ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان کەسایەتێکی زۆری بینیوە ئەم خەمەی لە کۆڵناوە لە ڕاستیە بەڵام دوجار سەیری کردووە کە لە ڕووی سیاسیەوە کاری بۆ ناکرێت چونکە زمانی یەکگرتوو لە هەر وڵاتێکە کە دروست کرێ تۆ پێویستی بەوەیە کە سیاست ئایدۆلۆژیا پشتیوانیت کە پشتگیریت کە بۆ ئەوەی بە پرۆژەیەکی نیشتیمانی بۆیە زمانی یەکگرتووی کوردی لەلای مامۆستا جەمال لەبەس پرۆژەیەکی نیشتیمانیە دەستکەوتێکی نیشتیمانیە چی بکەین بۆ ئێمەکەین ئەبێ لە ڕاستیە حکوومەت پەرلەمان زانکۆکان هەوڵ بن کە لە دوا ڕۆژە ببین بە خاوەنی زمانی یەکگرتووی خۆمان کاتە ئێستا هەوڵەکان بەردەوامە یاخۆت ئەتوانین بڵین ئێمە نزیک بووینەتەوە لەوەی کە خاوەن زمانێکی با بڵین کوردی دەوڵەمەند بین و ئەمە بەشێکی پرسیارەکەم بەشێکی تریشی ضرورەتی نوێکردنەوە یاخود دووبارە چاپکردنەوەی ئەم بەرهەمە لە ئێستایە بۆ ئەم ڕۆژگارە لێرە و لەوێ هەوڵی تاکە کەسی هەیە بۆ ئەوەی کە زمانی یەکگرتووی کوردی دروستکرێ یەکەمیان لە پێشەمیانەوە مامۆستا جەمال لەبەس بووە کە ئەم کتێبەی نووسیوە لە دوای 50 ساڵ ئێمە هاتوین چاپمان کردوێتەوە بۆی زانکۆکان و خوێندکاران بزانن کە لە پێشدا نووسەرێکە بووە و زانایەکە بووە لە ڕاستیە ئەم هەوڵەیەوە بەڵێ هەوڵ هەیە بەڵام لە ڕاستیە دەبێ سیاست و حتا لە ڕووی سۆسۆلۆژیەوە واتە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی زانستیەوە ئەمە ئەرچی سیاسیەکانە ئەمە ئەرچی مامۆساکانی زانکۆیە ئەمە ئەرچی هەموو ئەو دەستگایانەیە کە لە ڕاستیە کاری زمانەوەنی تیاکرێ بۆ ئەوەی کە سەرپی خۆی بخورێ ینی لە کاتێکا من و تۆ کە لەگەڵ زازاییە کا قساکەین لە یەک تێناگەین بەڵام کە زمانێکی یەکگرتوومان هەبوو ئەو کاتە بە ئاسانی لە یەک تێگەین هەروەکو لە پێش داوتم بایەرێک لەگەڵ باتڤتمێکێکە کەمتر لە یەک تێگەن بەڵام زمانە ستارداکە وای لێکە کە ئاسانکاریەکە بۆ لە یەک تێگەشتنیان بەشی دووەمی پرسیارەکە ئەوەی کە چاپ کراوەتەوە بەڵێ وەک ئامانەتێکی زانستی چاپمان کردوتەوە کە وەڵامێکی زۆر زانستیانەیە بۆ وانەی کاڵن زمانی یەکگرتووی کوردی دروست نابێ وەڵامێکی زۆر گرنگە بۆ ئەو دوژمنانەی کە خواستیان نییە داوایان نییە کە کورد لە ڕووی زمانەوە پێشکەوێ مامۆستا جەمال لەبەس لە پێشەکی کتێبەکەیە بە دوور و درێژی وا لە ناوەڕۆکەکەیە بە دوور و درێژی ئاماژەی پێداوە کە دەڵێ هەموو میلەتێک پێویستی بەوەی هەیە کە زمانی یەکگرتووی خۆی هەبێ ئێمە پێشەوەی کە بچینە ناو زمانی یەکگرتووە لە ڕاستیە حەزم کرد پێناسێکی کورد بۆ ئەوە بکەم کە زمان لە ئەساسا چییە لە ڕاستیە ئێمە دوو جۆر زمانمان هەیە زمانی یەکەم ئەو پارچە گۆشتە بزۆزەیە کە لەناو دەممانایە تاڵی سوێری ترچی شیرینی پێچێژین بەڵام زمانی دووەممان کە زمانی دایکە زمانی نەتەوەیە کە زمانی گەلێکە ئەم زمانە کاتێککە ئەپژێ لە مناڵیەوە کاتێککە ئەپژێەوە دوجارە چیتە خوێندگاکان فێرەبی تێگی کە لە ناو هەموو زمانەکانی دنیاە ئێمە شتێکمانەیە پێوترێ ڕێزمان لە ناو ڕێزمانە کۆمەڵێک پێکاتەمانەیە کە زمانی ڕێزمان دروستەکە بۆ نمونە لیکسۆکۆلۆژیمانەیە سینتاکسمانەیە فۆمۆلۆژیمانەیە بۆیە ئەم زمانە بەپی ئەم زمانە زانستیە پێشەکەی و گەشاکە و ڕۆتی خۆیەگرێت بۆیە زۆر گرنگەکە تێبگین کە لە ئەساسا زمان قسەکەی هایدگەر ڕاستە کە دەڵێ زمان بوونە و ماڵی بوونە بۆیە گرنگیەوە لەوایە کە پێویستە کە هەر هەمومان هەوڵێکی جدی بین بۆی ئەم زمانە سەرپی خۆی کەوێت لە بیرمان نەچێکە دوژمنانی ئەم وڵاتە بەردەوام پێمان دەڵێن زمانی یەکگرتووی کوردی دروست نابێ و زمانی کوردی هەژارە یەک ئاماری بچووکت بەمێ لە دوای بەهاری ساڵی 1991ەوە بە سەدان ناونیشان
لە کتێبخانی کوردیا چاپکران و وڵاو بوونەتەوە لە بواری فەلسەفە، لە بواری کۆمەڵناسی، لە بواری مێژوو، لە بواری ئەدەب، لە بواری زانستی کە ئەمە بەڕاستی پێگەیەکی تایبەت بەخۆی هەیە. ئێستا زمانی کوردی ناکرێ پاڕێنەوە بڵێ زمانی کوردی هەژارە، بە پێچەوانەوە زمانی کوردی فەلسەفەی پێنووسراوە. بۆ نمونە دکتۆر محەممەد کەمال فەلسەفەی پێنووسێ، دکتۆر فاروق ڕەفیق فەلسەفەی پێنووسێ و زمانی زانستیشە بۆ وانی کە زانستی زمانە خوێنن، زانستی پەروەردە خوێنن. ئەمانە هەمویان دڵخۆشکردن بۆ ئەوەی کە شانازی بکەین بەوەی کە ئێمەش زمانەکەمان هاوتای زمانی ناوچەکەیە و خۆشبەختانەش ئێستا لە ڕیزبەندی زمانە جیهانیەکانە کورد دەیەمی زمانە لەسەر ئاستی دنیا لەبەرەوە هەژار نین. دەستەکانت خۆش بێ بە هیوای بەرهەمی زیاتر سپاس دەکەم کەم ئێوارەیە لەگەڵمان بووی. زۆر بەڕێز دەوەن معروف بەڕێوەری ڕێکخراوی ڕۆشنبیری جەمال نەبەست جارێکی سپاس دەکەم.